شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بینەرانی بەرنامەی لالەی ئامۆژگاری، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. السلام علیکم ورحمة الله وبركاته. دەمەوێت بێمە خزمەتتان بۆ باسکردنی صیفەتێک لە صیفاتی ئیمانداران کە ئینسانی موسڵمانی پێدەناسرێتەوە، کە ئینسانی ئیمانداری پێدەناسرێتەوە. ئەو صیفەتە صیفەتی ڕەحم و بەزەییە. بەڵێ زۆر گرنگە ئێمەی موسڵمان هەڵگری ئەو صیفەتە بین و زۆر گرنگە ئێمەی موسڵمان تەعامل بکەین لەگەڵ یەکتر لەسەر ئەساسی ئەو صیفەتە و بەتایبەت لە مانگی ڕەمەزان. مانگی ڕەمەزان مانگی ڕەحمەتە، مانگی لێخۆشبوونی خۆی پەروەردگارە، مانگی میهرەبانی خۆی پەروەردگارە. ئەگەر ئەتەوێت بێبەش نەبیت لەو ڕەحمەتە، ئەوە پێت ئەڵێم هەڵگری صیفەتی ڕەحم و بەزەیی بە. پێغەمبەری خوا عەلەیه الصەلاة وەسسەلام دەفەرمێت: إذا كان رمضان فتحت أبواب الرحمة. لە مانگی ڕەمەزان دەرگاکانی ڕەحمەت دەکرێتەوە. بۆیە بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئەگەر ئەتانەوێت بەر ئەو ڕەحمەتە بکەون، پێتان ئەڵێم هەڵگری صیفەتی ڕەحم و بەزەیی بن. پێغەمبەری خوا عەلەیه الصەلاة وەسسەلام دەفەرمێت: إنما يرحم الله من عباده الرحماء. خوای پەروەردگار ڕەحم بەو عەبدانە دەکات کەوا صیفەتی ڕەحم و بەزەییان تێدا هەیە. پێغەمبەری خوا عەلەیه الصەلاة وەسسەلام دەفەرمێت: الراحمون يرحمهم الرحمن ارحموا أهل الأرض يرحمكم من في السماء. ئەوانەی کەوا بە ڕەحمن، ئەوانەی کەوا بە بەزەیین، خوای پەروەردگار ڕەحمیان پێ دەکات. ڕەحمتان هەبێت بە خەڵکی سەرزەوی، خوای پەروەردگار ڕەحمتان پێ دەکات. بۆیە ئیمامی ابن حەجەری عەسقەلانی تعلیقێکی زۆر جوان ئەدا لەسەر ئەم فەرمودەیە. قولی ئیمامی ابن بەطالمان بۆ نەقل دەکات، دەفەرمێت: قال ابن بطال: وفيه الحظ على استعمال الرحمة لجميع الخلق فيدخل المؤمن والكافر والبهائم المملوك منها وغير المملوك منها. دەفەرمێت ئەم فەرمودەیە هانمان ئەدا بۆ ئەوەی ئێمە بە ڕەحم بین، بۆ ئەوەی ئێمە بە بەزەیی بین، و هەروەها لەگەڵ ئیمانداریش و لەگەڵ کافریش. مادەم ئەو کافرە لەگەڵ تا ناجەنگێت، تۆ دەبێت بە ڕەحم بین لەگەڵیدا. و هەروەها ئەو ئاژەڵانی کەوا لە بن دەستانن و ئەو ئاژەڵانی کەوا لە بن دەستمان نییە. بزان سەیری ئاینی ئیسلام کە، بزان سەیری کە ئاینی ڕەحمەتە، ئاینی بە بەزەییە. هیچێک لە زانایان ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت دەفەرمێت: ئەو کەسانە نێزگن لە ڕەحمەتی خوای پەروەردگار کە ئەم چەند خاڵەی تێدا هەبێت. ئەمڕۆ کە ئەتەوێت نێزگ بیت لە ڕەحمەتی خوای پەروەردگار، پێت ئەڵێم ئەمڕۆ کە اختیباری نەفسی خۆت کە، بزان ئەم خاڵانەت تێدا هەیە. دەفەرمێت ڕەحمەتی خوای لێبێت: فإن كان لك شوق إلى الرحمة من الله عز وجل فكن رحيما لنفسك ولغيرك ولا تستبد بخيرك فارحم الجاهل بعلمك والذليل بجاهك والفقير بمالك والكبير والصغير بشفقتك ورأفتك والعصاة بدعوتك والبهائم بعطفك ورفع غضبك فأقرب الناس إلى رحمة الله أرحمهم لخلقه. دەفەرمێت ئەگەر تا مەزرۆی بۆ ڕەحمەتی خوای پەروەردگار، ئەگەر ئەتەوێت بەر ڕەحمەتی خوای پەروەردگار بکەویت، ئەوە سەرەتا ڕەحم بە خۆت کە، سەرەتا ڕەحم بە خۆت کە کەوا تاوان کەم ئەنجامدا، و هەروەها ڕەحم بە جاهلێک کە بە عیلمەکەت، و ڕەحم بە زەلیلێک کە بە جاهت، و ڕەحم بە فەقیرێک کە بە پارەکەت، و بەتایبەت لە مانگی ڕەمەزان کە مانگی بەخشینە. و هەروەها ڕەحم بە گەورەکانمان بکە، ڕەحم بە ساڵاتچۆکانمان، اختیارەکانمان، ئەگەر باوکتە، ئەگەر دایکتە، ئەگەر نەنکتە، ئەگەر میمکتە، هەر کەسێکەوە بە ساڵاتچووە ڕەحمی پێ بکە، و ڕەحم بە بچووکەکانمان، و ڕەحم بە تاوانبارەکانمان بکە کە دوعای هیدایەتیان بۆ بکەین، نەک لەعنەتیان کەین، نەک نەفرەتیان لێ بکەین. نا
دوعای هیدایەتیان بۆ بکە و هەروەها ڕەحم بە ئاژەڵەکان کە و نێزکترین کەس لە ڕەحمەتی خوای پەروەردگار ئەو کەسانن کەوا ئەم صفاتانەیان تێدایە کەوا ڕەحمیان بەرامبەر خەڵکیدا هەیە. بۆیە بەداخەوە مەفهومی ڕەحم و بەزەیی لە لای ئێمە بەستراوەتەوە بە مەسلحەت ئیلا ما ڕەحیمە ڕەبی. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی الصەڵات وەسسەلام ئەم مەفهومەمان بۆ چاک دەکاتەوە، دەڵێت لن تؤمنوا حتى تراحموا قالوا يا رسول الله صلى الله عليه وسلم كلنا رحيم قال إنه ليس برحمة أحدكم صاحبه ولكنها رحمة الناس رحمة العامة. فرموي إيماني هيتش كسيق لإيوة كامل الله بيتاوكو رحم نكم بيكتر. وتيان يا رسول الله صلى الله عليه وسلم صحابة كان فرمويان إما هموما برحم نقل يكتر. فرموي نخير ما بستم أو رحمتنية كتو رحمة أبيت بهاوركت رحمة أبيت بكركي خود بدراوسيكي خود ما بستم أو رحمتيا كوا رحمتي خلقي بقشتي لمانجي رمضان فيري رحمة أبين وانيك لمانجي رمضان فيري رحمة بلمانجي رمضان لبيانيك وتو دمي خود أبستي تاوكو إيواره ئەگەر هیچ فێر نەبیت دەبێ فێری ئەوە بیت کە تۆ جاران سێ جەمنانت ئەخوار ئەبێتە جەمێک دەبێ هەست بە هەژارانکەی دەبێ ڕەحمت هەبێت بەرامبەر هەژاران بڕۆ بگەڕێ لە مانگی ڕەمەزان بڕۆ لە دەرگایاندا ئەگەر خوای پەروەردگار ڕزقی پێت بەخشیوە ڕەحم و بەزەیی خۆت هەر بەو پارەیە بڕۆ پێیان ببەخشە. بۆیە ئەترسم بە ڕۆژوو بین و نوێژ بکەین و زەکاتیش بدەین و حەج و عومرەش بکەین ئەترسم بەهۆی ئەم صیفەتەوە کە تێمان نەبێت لە خەسارەتمەندان بین. پێغەمبەری خوا عەلەیهی الصەڵات وەسسەلام دەفەرمێت خاب وخسر من لم يجعل الله تعالى في قلبه رحمة للبشر ئەو کەسە دۆڕاوە ئەو کەسە خەسارەتمەندە کە هیچ ڕەحم و بەزەییەک نییە لە ناو دڵیدا بەرامبەر بە مرۆڤەکان. پێغەمبەری خوا عەلەیهی الصەڵات وەسسەلام دەفەرمێت لا تنزع الرحمة إلا من شقي ڕەحمەت ناسەندرێت لە کەسێک ئیلا سەر لێ شێواو نەبێت. بۆیە تۆ دەڵێی بە ڕۆژوو دەبم تۆ دەڵێی من نوێژ دەکەم من طاعەت و عیبادەت دەکەم بەڵام تۆ کەسێکی بێڕەحمیت بەرامبەر خێزانت بێڕەحمیت بەرامبەر ماڵ و منداڵت بەرامبەر دراوسێکەت بەرامبەر خزم و کەست پێت ئەڵێم لە خۆت بترسە لەبەرەوەی ئاینی ئیسلام ئەخلاقە پێش عیبادەت ئەو عیبادەتی کەوا تۆ ئەیکەی بۆ خۆتە من سوودی لێ وەرناگرم ئەجرەکەی لای خوای پەروەردگار وەرەگری بەڵام ئەخلاقت من سوودی لێ وەرەگرم. پێغەمبەری خوا عەلەیهی الصەڵات وەسسەلام دەفەرمێت من لا يرحم لا يرحم کەسێک ڕەحم نەکات ڕەحمی پێ ناکرێت. بۆیە با هەڵ نەخەڵەتین بە تاعەت و عیبادەتی خۆمان بەڵکو ئەو تاعەت و عیبادەتەمان ئەگەر بێت و ڕەحمی خوای پەروەردگاری لەگەڵدا نەبێت ئەوە ئێمە بەهەشت نابینین. پێغەمبەر ئەفەرمێت عەلەیهی الصەڵات وەسسەلام إنه لن يدخل أحدكم الجنة بعمله قالوا ولا أنت يا رسول الله صلى الله عليه وسلم قال ولا أنا إلا أن يتغمدني الله بفضل ورحمة. بويا بنراني بريز خوشويست پێویستە هەڵگەری ئەم صفەتە جوانە بین هەڵگەری ئەم صفەتە جوانە بین لەناو ماڵ و مناڵی خۆمان و هەروەها لەگەڵ دراوسەی خۆمان لەگەڵ دۆست و ئەحبابدا و هەروەها لەگەڵ ئاژەڵەکانیشدا. پێغەمبەری خوا عەلەیهی الصەڵات وەسسەلام دەفەرمێت من رحم ولو ذبيحة عصفور رحمه الله يوم القيامة. چۆلەگەیەک ئەگەر ڕەحمت پێی هەبێت ئەوە لە ڕۆژی قیامەت خوای پەروەردگار ڕەحمت پێ دەکا. چجا ئەوەی ئینسان بێت کە قەڵای خوای پەروەردگارە چجا ئینسان کە خوای پەروەردگار دەفەرمێت وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم با لەگەڵ یەکتری تەعامولکەین لەسەر ئەساسی ڕەحم و بەزەیی. فیا ڕەبی خوای ئیسلاحی حالمان کەی لە تاوانەکانمان خۆش بیت. یا ڕەبی خوایە ڕەحم و بەزەیی بخەیتە نێوانمان. یا ڕەبی خوایە ڕەحم و بەزەیی بخەیتە ناو دڵەکانمان. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکان و صفاتە بەرزەکانت نوێژ و ڕۆژومان لێ قبوڵ کەی تاعەت و عیبادەتمان لێ قبوڵ کەی. یا ڕەبی خوایە بۆ خاتر اسمی عەظەمت شفای نەخۆشەکانمان بدەی. یا ڕەبی خوایە هیدایەتی تاوانبارەکانمان بدەی. یا ڕەبی خوایە لاڵی ناو قەبرمان نەکەی ڕۆژی قیامەتمان نەکەی. آمین آمین وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان